لەگەڵەوەشدا کە لە ئێرانی ئەمڕۆدا شاری قۆم بە بنکەیەکی تۆکمەدا دەنرێ بۆ پشتیوانی لە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران، بەڵام ڕۆژی وڵاتەکە وهای کردووە تەنانەت کەسایەتی ئاینیەکانی ئەو شارەش دەنگی ناڕەزایی خۆیان هەڵبڕن و داوای گۆڕانکاری بکەن. هەر لە دەستپێکی شۆڕشی ژیناوە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران سەرکوتکردنێکی زەبروزەنگ ئامێزیان بەرامبەر خەڵک بەکارهێناوە کە داوای ئازادیان دەکرد. سەرکوتکردنە توندەکان هەرە سەرەتاوە هەڵە بوو، دەبوایە بە شیوەیەکی نەرم و بە ڕیزیشەوە سەرسەودا لەگەڵ گەنجەکانماندا بکرایە، دەبواە ببنە نمونە بۆیان و ڕێنەماییان بکردایە. ئەوە شتێکی ڕاست نییە هەمویان دەستگیر بکرێن، بە هەموو شێوەیەک بەکارهێنانی هێز و ناچارکردن کارێکی هەڵەیە، پێویستە بە زمانێکی نەرم و ڕێز و هاوسۆزیەوە لەگەڵیاندا بدوێین، دەبێت باشەی ئەوانمان بوێت. کەسایەتی ئاینیەکان لە شاری قۆم خۆیان بە بەشێکیش لە خەڵکی بەشمەینەتی ئێران دەزانن و جەختی ژەکەنەوە لەوەی ئەوەی بەسەر خەڵکی ئێراندا هاتووە بەسەر ئەمانیشدا هاتووە. ئەوە بەشێک بووە لە پیلانی دژمن و دەیانەوێت بە خەڵک بڵێن کەسایەتی ئاینیەکان سەرچاوەی هەموو کێشەکان و ئەم گرانیان. کەسایەتی ئاینەکانیش وەک هەموو کەسێک ئەم گرانیە کاری تێکردون و زۆربەیشیان لە باریکی نزمی ئابووریدا دەژێن و لە هەمان ئەو کێشانەشدا دەژێن کە خەڵکیێدا دەژێن. بەڵام نێارەکان دەڵێن کەسایەتی ئاینیەکان بەرپرسیارن تا خەڵک بە گژیاندا بشنەوە. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوام داوای پشتیوانی لە خەڵک دەکەن لە کاتێکدا وەک دانیشتوانی ئێران دەڵێن خەڵک زۆر بێزارن لەو ڕەوشە سیاسیی وڵاتەکەیان. زۆربەی گەلی ئیران داواکاری ئابووریان هەیە. سیاست تێکەڵ کراوە لەگەڵ ژیانی خەڵکدا. لە هەر شوێنێک لەگەڵ خەڵکدادا دانیشیت باس هەرباسی سیاسەتە. بۆچی؟ چونکە سیاست کاریگەری هەیە لەسەر ژیانیان. جا نائاساییە کە دەبینیت خەڵک تووڕە و ناڕەزان. بێگومان ئەمەش کێشەی دروست کردووە. بەهۆی سیاسەتە سەرکوتکارانەکەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەهۆی هەروادێ و خراپتربوونی ڕەوشی ئابووری و داڕمانی زیاتری نرخی دراوی ئێرانیەوە بە دوور نازانرێ خەڵک درێژە بە شەپۆلی ناڕەزاییەکانی خۆیان بدەن. زۆربەی دانیشتوان ئەوانەی لە ئاسی مامناوەندیدا شتێکی ئەو تویان نەماوە لە ئەژمارە بانکیەکانیاندا، ئەوانیش ڕۆژێکی تر و بەم زوانە دێنە سەر شقامەکان. خەڵکی هەژاریش بەم زوانە دەڕژێنە سەر شقامەکان و بەم زوانەش دەبێت. دوا بە دوای کوژرانی ژینامینی لە مانگی نوێی ڕابردوودا شەپۆلێکی گەورەی بێپێشینەی ناڕەزایی دەربڕین لە ئێراندا دەستی پێکرد و بە شۆڕشی ژینا ناودێرکرا. دروشمی سەرەکی ئەم شۆڕشە بڕوخێ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەیی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانە.